هێرش و لەشکرچێشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. لە چەندین ڕاهەندەوە کاریگەری خستۆتە سەر وڵاتان. یەکێک لە کاریگەریەکانیش بەرزبوونەوەی بەهای نەوتی خاوە بۆ سەروی $170 بۆ هەر بەرمیلێک. شارەزایانی پەیوەندیە نێودەوڵەتیەکان پێیان وایە بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و دووری لە بەرەکانی شەڕ هەرێمی کوردستان ناکەوێتە ژێر کاریگەری ئەمنی شەڕی ئۆکرانیا. بەڵام ڕەنگە کاریگەری ئابووری بۆ سەر هەرێمی کوردستان و وڵاتانی ناوچەکە بە دوای خۆی دابێنێت. بەدڵنیاییەوە جەنگ بە شێوەیەکی گشتی ماڵ و وێرانی بۆ مرۆڤایەتی دەهێنێ و ئەوەی کە پێدەچێت جەنگەکە تا ڕادەک لەوانەیە بەردەوامی هەبێت و پێویستە موجتەمەعی دەولی کۆک بن لەسەر ئەوەی کە هەموو هەوڵێکی جددی بدەن بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بێت لە ڕێگەی ئاشتی و دیبلۆماسی و جەنگەکە ڕابوەستێ. من پێم وانییە کاریگەریەکان زیاتر مەسائلی سیاسی یاخود عسکەری بن، ئەوەی کە دیارە بە شێوەیەکی گشتی کاریگەریەکان دەکرێت زیاتر مالی بن کە بەخۆی جەنگ ماڵوێرانی دەهێنێت بۆ مرۆڤایەتی و بەشی لانی مالی و یان لانی اقتصادی لەوانەیە زۆربەی دەوڵەتان بکەوێتە تا ڕادەک ژێر مەترسی. مامۆستایەکی دیکەی زانکۆ پێی وایە هەر جەنگێکی گەورە کە ڕوودەدات کاریگەری و لێکەوتەکانی بۆ جوگرافیایەکی بەرفراوان درێژ دەبێتەوە و ئاسەوارەکانی تا چەندین ساڵ دەمێنێتەوە. بەڵام گرنگ ئەوەیە ئەو وڵاتانەی بەشێک نین لە ململانێکە هەوڵ بدەن کەمترین پرشتی زیانەکانیان بەربکەوێت. جەنگ چی دیکە یعنی ئاشتی بەرقەرار ناکە لە تەواوی جیهان. بێگومان هەبوونی شەڕ لە بینی رووسیا و ئۆکراین تاوان لێکەوتەی ئەبی لەوەیکەوە لە داهاتوودا هەردوو وڵاتی زرهێزی وەکو ئەمریکا و رووسیا ململانەی زیاتر بکەنە سەر تەواوی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناڕاست و عێراقیش و بە تایبەتی. تاوان لە ڕووی لایەنی ئابووریشەوە ئەمەش دیسانە دوو دیوی هەیە، لایەنی ئیجابی و لایەنی سلبیش. بەشێک لە شارەزایان پێیان وایە ئەگەر سزاکان کەرتی غازی سروشتی رووسیا بگرێتەوە ئەوە لە بەرژەوەندی هەرێمە کە خاوەنی ڕێژەیەکی گەورەی غازی سروشتیە. ڕێژەی 135 یەدەجی جیهانی غاز لە هەرێمدایە و لە ڕیزبەندی 9 بۆ 10 وڵاتانی خاوەنیەدەگە و بڕی 27 تریلیۆن پێسێجا غازی سروشتی هەیە کە ڕەنگە هەرێم ببێتە جێگرەوەی رووسیا لە دابینکردنی غازی سروشتیدا بۆ ئەوروپا. ئەمەش دوای لە بەرچاوگرتنی ئامادەکاریە تەکنیکیەکان بۆ هەنگاوێکی لەو جۆرە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، ئیدارەی سۆران.